خۆشەویستترین کەس بەلای تۆ کێیە؟ فەرمی عائیشە. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە دەفەرمی خێزانەکەی خۆم لە هەموو کەسێک خۆشتر ئەوێ ترسنۆکە، ئەوەی ئەو ترسنۆکیە نەعوذ بالله تۆ بەغیرەتیە. بۆیە هیچ کاتێک عیب نییە ئینسان بە خێزانی خۆی بڵێ خۆشتم دەوێ، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو پیاودا فەرموویەتی خێزانم لە هەموو کەسێک خۆشتر دەوێ. سەحابەش نەیان فەرموو عیبە تۆ چۆن شتی وا دەڵێی. من دەزانم هەندێک کەسەیە بە تەمەنەکان بە تایبەتی لەوانەیە هەر گاڵتیان نەو قسانە بێ، بەڵام من دەیکەم بۆ کەسانی کە گەنجن زیاتر. ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت ئەو ڕۆژەی کە کوڕەکەی ژنی هێنا کۆمەڵێک ئامۆژگاری خێری کرد کە لەگەڵ خێزانیدا چۆن بێت. زیاتر ڕوو دەکەم ئەو کەسانی کە هاوسەرگیریان نەکردووە یا کردویانە دەتوانن لە ئەمڕۆوە هەندێک خاڵ هەیە جێبەجێیکەن. ئینسانی موسڵمانی شەبێ ئاگاداری ئەو خاڵە بێت. ڕێزگرتن لە ژن بێغیرەتی نییە، ناپیاوی ترسنۆکی نییە. خوایەک بە گەورەی و عەزەمەتی خۆی لە قورئانی پیرۆزە سوورەتێکی ناوە سوورەتی نیسا ئافرەت، بەڵام سوورەتی پیاومان نییە. بۆ خوای گەورە نەعوذ بالله لە ژن نەترسێ؟ خوای گەورە ئەو هەموو مافەی بۆ ژن داناوە لە ژن نەترسێ؟ نا. ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی کوڕەکەم، کوڕە شیرینەکەم، وەڵڵاهی لەگەڵ خێزانتدا بەختەوەر نابیت، دڵخۆش نابیت ئیلا ئەم دەخاڵە جێبەجێ نەکەی. ئەم خاڵانە جێبەجێ نەکەی لەگەڵ خێزانتا بەختەوەر نابی، لە ماڵی خۆتا بەختەوەری و خۆشی و شادی نابینیت. یەکەم و دووەم، خاڵی یەکەم و دووەم فەرمووی ئافرەتان پێیان خۆشە خۆشیانت بوێ، نازیان بکێشی و دوای ئەوە بە ئاشکرا دووەم بڵێی خۆشتم دەوێ، خۆشەویستی بۆ بنوێنی، خۆشەویستی بۆ دەتبڕی. کاتێککە ئیمامی عەمری کوڕی عاص ڕەزای خوای لێ بێ پرسیارەکە ئەفەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو کەسێک زیاتر کێت خۆشەوێ؟ خۆشەویستترین کەس بەلای تۆوە کێیە؟ فەرمی عائیشە. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە دەفەرمی خێزانەکەی خۆم لە هەموو کەسێک خۆشتر ئەوێ ترسنۆکە، ئەوەی ئەو ترسنۆکیە نەعوذ بالله تۆ بەغیرەتیە. بۆیە هیچ کاتێک عیب نییە ئینسان بە خێزانی خۆی بڵێ خۆشتم دەوێ، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو پیاودا فەرموویەتی خێزانم لە هەموو کەسێک خۆشتر دەوێ. سەحابەش نەیان فەرموو عیبە تۆ چۆن شتی وا دەڵێی. من دەزانم هەندێک کەسەیە بە تەمەنەکان بە تایبەتی لەوانەیە هەر گاڵتیان نەو قسانە بێ، بەڵام من دەیکەم بۆ کەسانی کە گەنجن زیاتر. بەڵام بەو کەسانش دەڵێم ئێمە بە چاوی خۆمان بینیمان، باو باپیرمان خوالیان خۆش بێ، سەرکەوتو نەجاحەتیان نەهێنا زۆربەیان، چونکە حسابیان بۆ ژن نەکرد. کاتێک کە ئەچنە ساڵەوە و پیاوەکان پیر ئەبن و ئەچنە ساڵەوە و پەکیانەکەوێ، ئەمجا ژنەکانیان تۆڵەی گەنجێتیان لێ یەکەنەوە، کەواتە تۆ سەرکەوتو نەبووی لەو کوتە گۆشاندنەدا. مام حاجیگیان خاڵۆگیان سەرکەوتو نەبووی ئەمڕۆ باجەکەی ئەدەی لە یەکەم دەقەوە بە شەڕ و بە ئاژاو و بە جوێندان هێناویانە. دەی ئەگەر بە خۆشەویستی بەتان هێنایە باشتر نەبوو؟ گەنجەیە لەگەڵ خێزانی خۆیان خۆشەویستیان بۆ یەکتری هەیە، ژیانیان زۆر خۆشە، بەڵام بە کوتەک شت هەل ناکرێ، بە شەڕ هەل ناکرێ. هەر ژنێک هەر کوڕێک مناڵێک چووە مەرحەلەی لەدام دەستی لێ بشۆرە. ڕاستەکەی دەڵێ لێم ئەترسەیە، بەڵام لە پشت دیوارەکە حسابت بۆ ناکە، لە دڵەوە پەڵ بە دڵ ڕقی لێتە، لەبەرەوە لی ئەدەی، لەبەرەوە حسابی بۆ ناکەی، لەبەرەوە خۆشەویستی بۆ دەدابڕی. بۆی ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی ڕۆڵێکیان لە دەربڕینی خۆشەویستیە، لە خۆشەویستی خێزانەکەی خۆتا ڕەزیل و چروکی مەکە، چونکە ئەگەر تۆ وان نەکەی کە لێنێک لە نێوان خۆت و خێزانتا دروستەکەی. ئەو کاتی کە ژن پیاوێک خۆشی نەوێ، ناچار ئەبێ ئەگەر لە خوا نەترسێ لە ڕێگای حرام و خۆشەویستێ پەیاکات، چونکە دەڵێ من پێویستم بە کەسێکە خۆشمی بێ، پیاوەکەم خۆشمی ناوێ، ئەمجا ئەگەر لە خوا نەترسێ کە لێنێک دروست ئەبێ لەوانەی خەریکی خیانەت بێت. بۆیە خۆشەویستی بۆ خێزانی خۆت حرام نییە، چونکە خوای گەورە دەفەرمێ وەجەعەلە بەینەکم مەوەدەتەن وەڕەحمە. مەوەدە لە حوبیش بەقوترە،
واتە خۆی گەورە دەفەرمێت لە نێوان ژن و مێردا ئێمە خۆشەویستیمان دروست کردووە لەگەڵ ڕەحم و بەزەیە. هەر کاتێک خۆشەویستی و ڕەحم و بەزەی لە نێوان ژن و مێردا نەما، ئەو ژن و مێردە فاشلە.